بینەرانی ئازیز و خۆشەویستی تلویزیۆنی پەرتۆ، مدەتێک لە سەرکارهاتنی حەسەنی ڕوحانی ڕئیس جمهوری جەدیدی ڕژیم دەگوزارێ و لە انتخاباتەوە تاکوونێ ئێستا ڕوحانی و هەوادارانی تەنیا بە وعدە و ئیدان و مەحتەلکردن و لە چاوەڕوان ڕاگرتنی خەڵک مەشغوڵن و تا ئێستا دەمانهەوێت لەم ڕابطەیەدا و هەروە لەسەر وەزعیەتی کرێکاران و وەزعیەتی ژیانی خەڵک لەو ڕابطەیەدا لەگەڵ سەلامی زیدجی و توێژێکمان بێت. سەلامی زیدجی بەخێر بێ بۆ بەرنامەی ڕۆی تلویزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم، منیش سڵامەیە بۆ ئێوە و هەروە بۆ بینەرانی بەڕێزی تلویزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆش. هەروە کە باسم کرد ماوەیەکی لە سەرکارهاتنی حەسەنی ڕوحانی گوزەراوە و پێتان وایە ئایا ئومیدێک بە بێبوود پەیداکردن و بە باشبوونی ژیانی کرێکاران لە بوونی وەکو ڕئیس جمهورێک وەکو ئەو دەتوانەوە پرسین ئایا ئیمکانی هەیە؟ ئێمە پێشتر سەبارەت بە کۆماری ئیسلامی و انتخاباتەکانی قسەمان زۆر کردووە و پێمان وایە نەکرد ڕوحانی بەڵکو تەواوی کولیەت و پەیکەری جمهوری ئیسلامی لە ئەم 34-5 ساڵی ڕابردوو نەتەنیا هیچ ئاوات و ئامانج و ئارەزوویەکی خەڵکی کوردستان و خەڵکی ئێرانی بەراوردە نەکردووە، بەڵکو هەمیشە دوشمنی سەرەکی چینی کرێکار لە ئێرانە بووە، وەکو حکوومەتێکی سەرمایەداری بە کەڵ وەرگرتن لە مەسەب لە ئاین ئەنواعی فێڵ و تەڵەکەیەکە بە کەڵکی هێناوە. ئەمە بووە دەنەتیجە هاتنە سەرکاری ڕوحانیش وە دەوڵەتەکەشی بە دوای دەورێک قەیرانێکی قوڵی ئابووری سیاسی کۆمەڵایەتی کە کۆمەری ئیسلامی لەگەڵی دەرگیر بووە. جمهوری ئیسلامی پرۆژەیەکی دامەزران، ئەم پرۆژەیە هەوڵیدا لەژێر ناوی سەرۆک کۆماری تەلاشی بۆ بکە کشمکشی ناو جەناحەکانی خۆی بە جۆرێک بۆ ماوەیەکی کورت کەم کردەوە، هەوڵیدا قەول و وعدە و وعیدەیەکی زۆر درۆی نەوەکو هەموو ساڵانی پێشوو بۆ خەڵکی ئێران حەواڵە بکات کرێکارانی شاروە لە باسی ئاین و ئازادی فەرهەنگ و مەسئلەی قەومیەتەکان و زۆر شتی تر کە خەڵک ئاگدارن. و هەر کاتێمە وتمان ئەمە جمهوری ئیسلامی حکوومەتێکە کە دەیەوێت جارێکی دیکە لەم قەیرانە خۆی نەجاتدا، جارێکی دیکە خەڵکێکی زۆر فریودا و وتمان لە پەنای ئەم وعدە و وعیدانەوە کە خەریکە دەیدا و زاهیرەن زۆر مێحر و بە مێحر و مەحبەتەوە ڕوحانیەکە هێناوە سەرکار دەیانەوێت داستانی دەورانی خاتەمی تکرارکەنەوە، بەڵام لە پەنای ئەمەشدا کوشت و کوشتار، زیندان، گرتن، نەئەمنی خەڵک، گرانی زۆر، بێکارسازی های وەسیع، حتا نەدانی حەقی دەستمزدی کرێکارێکە لە 3 مانگ و 2 مانگەوە تا 24 مانگ کەمانە پولی هەزاران و دیار هەزار کرێکار لە مەراکزای سەنعەتی نەدراوە. بەم دەلیلە ڕۆشنانە معلوم بوو هاتنە سەرکاری حکوومەتی جەدید بۆ جمهوری ئیسلامی نەتەنیا هیچ بەرژەوەندێک هیچ مەنفعەتێکی کۆمەڵگا و بەلەوانە چینی کرێکاری تەئمین نەکردووە، بەڵکو ئەم پرۆژەیە کۆمەکی بووە خودی جمهوری ئیسلامی، کۆمەکی بووە جمهوری ئیسلامی لەژێر ئەم فشار و ئێعترازە خۆی دەرباز کات و بە جۆرێک دەورانێکی تر حکوومەتی جمهوری ئیسلامی بە حکوومەت و حاکمیەتی نەنگی خۆی درێژە پێبدا، بەشێک لە خەڵک بەداخەوە کەوتنە ژێر خۆشباوەڕی و باوەڕکردن بە حتا بە ئەم پرۆژانەی جمهوری ئیسلامی، بەشێک پێیان وابوو نادەبێت لەبێنی بەد و بەدترە بە ئیستیلاح مەسەلەن ڕوحانی لە ئەحمەدی نیژاد باشترە یا ڕوحانی لە لاریجانی و کاندیدەکانی تر باشتر، لەبێنیماندا ڕوحانی هەڵبژێرن کە ئەمەش هەر هەڵەیە، ئەمەش هەڵەیە کە جارێکی دیکە بەداخەوە ئەو خەڵکی کە چوو ڕێیدا دووشاری ئەم هەڵەیە بوون. بەشێکی لە ترسا بووە کە پاسپۆرتەکەی مۆرخوا، شناسنامەکەی مۆرخوا، دانیشتگا ئەچێ بۆ دانیشتووە، کەسێکی تر بەرحەڵ بە دەلایلهای جۆرا و جۆر و ئەمانە بووە. بەشێکی تر جمهوری ئیسلامی هەموو ێزانین بۆ ئەم دەورەیە شوڕای دیهات و شارەکانیشی لەگەڵ سەرۆک کۆمەڵێتی خست، کەسێک کە چوو بۆ ڕێیەدا ئەوڵ دەبێت بۆ سەرۆک کۆمەڵ ڕێگا، دوایە بۆ خەڵک بۆ شوڕای مەحەلەکە. مەبەستمای هەمووی ئەم پرۆژە پاکەتێک بوو، هەروە خودی جمهوری ئیسلامی لە پێشتراوەتی مەهەندیسی دەکەن بە طۆری واقعی کردیە، پاکەتێک بوو بردیانە پێشەوە و لەم بینەدا چێ زەرەری کرد؟ خەڵک زەرەری کرد، کرێکاران زەرەری کرد، حکوومەتێک دوشمنیانە 33 ساڵە ئەیکورد ئەم کۆمەلگایە ئەکوژێ کرێکارە، ئەکوژێ ژن، هیچ مافێکی لەو کۆمەلگایەدا نیە، جەوان لەو کۆمەلگایەدا
اصلا ارزو امانجی هیچ وقتی برآورده نبوده هیچ وارکی سیاسی و اقتصادی و خانوادگی جمهوری اسلامی توانی بیبات ولم دوریدا بلام لعین حالا ام وعد وعدانی داوا لقناة امریکا گویا خلقی منتظر هذا ام خلقی که به هر دلیل کوتنا ام داوا شاوروانی كان بيكنا حكومة الإسلامي جملة شعاري حكومة الروحاني اعتدالا حكومة اعتدال وشوزانم أمنا وعشتانا حمي مزاني بوچا درويا كلاو برداري كي آخوندية كلاو برداري كي سرمایه داری إيرانكا هميشو دارين بدست إيران بو پشتوني بروجه كان إخوان أم انتظارينا وخلقا بيكنا كبالا دكري تحولاتك لإيران بيكبي دكري أو غورك لنا حكومة إيران بيكبي بلان أم أو غورة چيا هر چیه به هیچ آلوگوری لبواری آزادی جن لإيران پێک نایە پێچەوانەکەی هەر ئێستا گرتن و زەخت و زۆر بۆ سەر ژنان و بەتایبەت لە مرکزی پایتەختی ئێران تاران بێ لەسەر مەسەلەی حجاب بەرنامەهای وەسیع و گەشتی و ئەمانەیان دانا ئەوەندی مەربوطە باسەکەیمە بۆ چینی کێکار معلومە هەر هەتا لە بواری ئەوەشم لەبیر نەچێت لە بواری بەرخورد بە مخالفینی ناوخۆ ئەلان خلق أزانة ليجمعوني كأما وكميك روحاني دولة كأدو السركار جمهوري إسلامي يزيد بس أول شيء كسي كشتوه حتى أقول مقايسين بين الدوران أحمد الجاد هيش الجنايات وإعدام وكشتار لم يجمع قدر أمارك يسرته بس كسي أجاي لم روداوانا نبي كل أوزاعك إيران نبينه ممكن اللي بوشي بدل يخرجوا هو أحمد بو روحاني بلا لا أسي كاريجري شادوا جمهوري إسلامي أولين إقدامي ككردويتي وزيري كاريكي دانا وزيري كاريكي أمنيتيا سباي باستارانيا كسيكا كخلقي كشتوا لنبرتاي الشر لدل كردستان ولا جبهة وقولي إخواننا معنا بني آدمي كي شركر وخلق كجبوا أم بني آدمي استقوا هاتو وزيري كار هاتو نمايندگی كيكارام كهاتو ما في كيكارام ده معلومة همي أمانة كلاو برداري معلومة همي أمانة بوچا وبويا حاتنا سركاري دولتي جديد عقوب باسم قال حتما بنفي سرمایه دارنا حتما بنفي وكساري كسرمایه گزاريه ك لإيران ولدروي إيران فضائي كان جمهوري إسلامي فضائي كان باشتري هم بتأمينك بنام قوندي مربوطة بخلقي كهيج وقت لقى جمهوري إسلامي سري سازش يعني نبوه جنان لاوان كريكاران إنسانهاي آزادي خواز قطعا هیچ دەستاوەردێکی نەبوو و نابێت وە پێچەوانەکەی سیاسەتی اقتصادی ڕۆحانی کەیواتە پێش لە درێژەی ئەم اتفاقا لە درێژەی بەشێک لەو سیاسەتانەیە ئەحمەدی نژاد بردوویەتی بەشێک لەم سیاسەتانەیە کە وەختی خۆی ڕەفسەنجانی بردوویەتە پێشەوە و ئەساسی تەمەرکوزەکەی لەسەر ئازادکردنی هەوساری سەرمایەدارە بەنێوی بازاری ئازاد و ئەمە شتانە و ئەمە ماناکەی خەڵکی کێکاری زۆرتر بێکار بێت سرمایه‌داران سودێکی زۆرتر وەرگرن هیچ کەسێک کرێکاران حەقی تەشەکولی مستەقلی خۆیان نییە ئەو کەسێک کە لە برسێتیا خانوادەکەی دەمرێ دەبێ هەروە چاوەڕوا بێت حکوومەت بزانە کەی بە ئیستلاح 4 ساڵێک ئاڵوگۆڕی تێدا پێک دێ با قسەی جوابی من ئەمەیە کە نا هیچ ئاڵوگۆڕێک لە ئەم دەورانە پێک نایە و پێک نەهاتووە و ئەرزیاوی ئێمە بە شخصی من ئەوەیە کرێکاران بە هیچ جۆرێک هیچ ئینسانێک هیچ فعالێکی کاریگەری بە هیچ جۆرێک نابێت چاوەڕوانی ئەوەن حکوومەتی جدید یا بە ئیستلاح دەوڵەتی جدیدی جمهوری ئیسلامی کە جدید نییە لە درێژەی هەموو حکوومەتەکانی پێشوویەتی ئەم حکوومەتە و دەوڵەتی ڕوحانی هیچ ئاسوویەکی تێدا نابیندێ بۆ مافی کرێکاران بۆ باشبوونی ژیان و معیشەتی کرێکار ئەرۆک باسەکرد هەمووی پێچەوانەکەیەتی ئەی بینین دوای لە مانکاری داهاتووەمانەدا لەگەڵ جر ئاماری وەسیعی بێکاری فعالی گرتنی زۆرتری فعالینی کرێکاران و هەروە برسێتی فاقر هەمووی ئەمانە لەگەڵ وەزیرێکی خراپتر ڕوبەڕوو هەر بۆی کە باستان کرد مۆجێکی زۆر لەم ماوەیەدا لە ئەترازی کرێکاران و خەڵکی مبارز بەم شەرایەت و وا دیارەکە وەزیرەکە بەو جۆرەیەکە ئەم مبارزات و ئەم ئەترازاتە بەو شێوەیە زیادی کردو لە ماوەیەدا پێتان وە هەیە بە زیادبوونی ئەم مبارزاتە ئەم ئەترازاتی کە خەڵک وە کرێکاران وڕێیان خستۆ بتوانێت کۆمەکێک کا بە ژیانی کرێکاران و ئایا دەتوانێت ئەسەن نقطە ئومیدێک بێ بۆ کرێکاران؟
چونە کۆمەڵگای ئێران ئەگەر ڕۆزنێکی تێدایە ئەگەر ئومیدێکی تا ئێستا تێدا بوو نەک هەر ئێستا لە تووری 34 ساڵی حکوومەتی نێودینی جمهوری ئیسلامی هەر ئەمە اعتراضەیە، اعتراض بە وەزعی موجود، اعتراض بە سیاسەتی ئیسلامی، اعتراض بە قوانینی زدیژان و اعتراض بە ئەو بێمافی کە لە ڕۆژی ئەوەڵەوە باسم کرد جمهوری ئیسلامی لەسەر بێمافکردنی چینی کرێکار دامەزراوە. نەیچۆن ئێمە لەگەڵ لەسەر ئێرانێک قسەکەین 70 ملیۆن جەمعیەتی هەیە، ئێرانێک کە بەپێی ئامارێک کە وجودی هەیە زیاتر لە 40 ملیۆن کرێکار و بنەماڵی کرێکاری هەیە. ماناکەی ئەمە ئەم 40-50 ملیۆنە هەموو ڕۆژێ پوڵ تۆڵی دەکەن، سەروەت تۆڵی دەکەن بۆ جامعە، لە جادە سازی و بگرە تا ساختمانسازی تا ئابوبەرە تا شرکەتی نەوت تا چوزان زۆباهان تا هەموو مەراکزی کرێکاری چکۆلە گەورە لە ئێران. ئەم مەسەروەتێکی ئەزیمە ئەتوانێت 4-5 وڵاتی وەکو چکۆلەتری لە ئێرانی پێ بەخێو کرێ، ئەکرێ بەم سەروەت و سامانی کە ئەم 40 ملیۆنە ئیجادیەکان لە ئێران مطلقاً بێکاری وجودی نەبێت، لە ئێران مطلقاً برسێتی نەمێنێت، لە ئێران فەقر معنی نەبێت، لە ئێران دەرمان و بێهێژ ڕایەگان بێت، لە ئێران ئەتوانێت هەموو شتێک ڕایەگان بێ و خەڵک خۆشبەختی بێ، ئاسایشی بێت. بەڵام بەحسەکەمەیە سەرمایەداری ئێران وەک حکوومەتی جمهوری ئیسلامی دروست بە پێچەوانەی کەڵک لەم سەروەت و عەزیم و نیروکارە وەرەگرێت بۆ پێشبردنی سیاسەتێکی تر، بۆ پێشبردنی سەنعەتی ئیسلام هەر لەم ڕێگایەوە دیکە بۆ بازسازی لەبەرەوەی دژە ئەترسێ لە کۆمەلگاکە لە ڕۆژی ئەوەڵەوە تەزادی بۆ لەگەڵ کۆمەلگای ئێران جمهوری ئیسلامی بە زۆر دایان سەفا دۆبەسە خەڵکی ئێرانە ئەترسی هەمیشە دایان لەم کۆمەلگای هەر بۆیە هەموو سەرچاوانەدا بە سەر پاسدارە، ئەیدا بە نیروهای انتظامی، ئەیدا تۆ چاوی لەکەت لەم ئەو وەزێتە سەر کرێکار پێک دێنە، بەڵام لەلا میلیاردها دۆلار خەرجەکە بۆی بەسیز دروست لەبەر ئەو پارەی کە ئیدا بەسیج دوو بەرابەر بۆ خۆی کرێکارێکەکە لە شوێنی خۆی کارەکە. بەڵام احتیاجی بە هەیە، احتیاجی بۆ هەیە ئەم جمهوری ئیسلامی لەگەڵ دنیای دەرەوەی خۆی کەشمکێشی هەیە و دەبێت ئەم پوڵ و سەروەتە بەجێەوەی لە کۆمەلگا خەرجیکە بیدا بە حیزبوڵای لوبنان، بیدا بە بەشار ئەسەد و جەلالەتی تر کە لە سووریە لە زانی خەریکی و بلاخرە سەرفی دەستگاهای سەرکوب و جاسوسی و سازمانی ئیطلاعاتی بکات بۆ کۆنتڕۆلی کۆمەلگاکە. ئەمە وەزێتێکی کە جمهوری ئیسلامی هەیەتی دەنەتیجە ئەوەی کە ئومێد هەیە و ڕۆزانە هەیە هەر ئەعتراضەیە بەم وەزعی موجودە، زۆر خەڵک کرد لێ هەر لەو انتخاباتە خۆیان دەڵێن 15 ملیۆن شرکەتی نەکردووە، هەر لێرەوە ئەو کاتەش قڕان دەبێت دەست خۆشی بۆ 15 ملیۆنەوە. ئەمانە یاری وتیان جمهوری ئیسلامی بە هەموو پرۆژە درو دەلەستە و ئەمانە بکە بۆ ڕوحانی بۆ هەر کەسێک قستە سەرکە پوچە بێئارزشە. ئێمە تۆمان ناوێ بە هیچ کامێک لە بەشەکانی جمهوری ئیسلامی مانایە لەوە بگرێتام کرێکارانەی کە لەژێر ئیقتناع و فشار و ئەمانە شەو ڕۆژ خەریکی ئەعترازن فعالینیان دەگیرێت، ژنان کە ئەم وەزێتیان قبوونێ و ژێرباری حجاب و قەوانینی ئیسلامی نەچوو، ئەم نابەرابەری و فشارانێک کە وجودی هەیە ئەمە ڕۆزانەیەکە. بەڵام ئایا پرسیارەمەیە ئەم نەوعە لە ئێعتراز ئەکرێ بۆ جۆرەیەوە باستان کرد بگا بە نەتیجە، بگا بە شتەیەکە زۆر دڵخۆشکەر بێت، هەمووی ئەمانە گری خواردو بۆی شکلی ئێعترازەکەمان چ بێت؟ گری خواردو بۆ ئەوەی کە ئەم ئێعترازە پەراکاندانی کرد لەملا لەولا دەیکەین، ئەمە هەروەکو تا ئێستا درێژە پێیاکە یاخی ئەم ئێعترازانە لە شوێنێک کۆ دەبێتەوە، ئێتحادێک پێک دێ، تەمەرکوزێک پێک دێ و ئایا ئەم ئێعترازانە وەصلە بن بە سیاسەتێکی ڕادیکاڵ و کۆمۆنیستی و ئازادی خوازەوە لە نەوعی حیزبێکی مەیباتە پێشەوە دەنا دەکرێت تۆ لە کۆمەلگایەکە ئێعترازاتی وەسی هەموو ڕۆژێ ببێت. ئێمە دیمانە لە مەسر دیمانە چێ اتفاق کرد، لە تونس دیمانە چێ اتفاق کرد، لە تورکیە دیمان خەڵک چۆن ڕژامەتە بێت، لە کوردستان عێراق دیمان خەڵک بەها ڕژان دژ بە حکوومەتی کوردی لەوێ ئەترازیان کرد. بەڵام ئەوەڵین پرسیارەمەیە بۆ بە ئاکام ناگات. لە ئێرانیش ئێمە 33 ساڵە مبارەزە دەکەین، 33 ساڵە چینی کرێکار، بنیادەری ئازادی خواز، ئەحزابی ڕادیکاڵ، خەڵکی کە متنەفرن ئەلێ جمهوری ئیسلامی، ئەلێ ئێدام، ئەلێ قورئانی، ئەلێ مزگەوتی، ئەلێ مەلای، ئەلێ سپای پاسداران، ئەلێ بەسی هەموو ئێمانە ئەعترازێکی واقعیە و مە ترسێکی کە جمهوری ئیسلامی. بەڵام وەلی پرسیارەوەی باشە بۆ جمهوری ئیسلامی تا ئێستا 33 ساڵ بەم وەزعیەتەوە حکوومەت پێیاکە. جوابی سوالم دو که بزنین بۆچی چۆن دەکرێت تا ئێستا بۆ بێ نەتیجە بۆوە چۆن دەکرێت کە نەتیجەدار بێت کە بتوانێت جواب بەنظر من جوابەکەی ئەوەیە ئەگەر ئەوەڵ جوابی ئاخر دەمەوە ئەوەیە ئەم خەڵکە سیاسەتی حیزبی حکوومەتی انتخاب کرد،
ئەم سیاسەتە مانایەوەیە چینی کرێکار لە ئێرانە دەبێت ئوفقێکی ڕۆشنتریان بێت. ئەلان جمهوری ئیسلامی تەڵەی زۆر داناوە بۆ کرێکارە. شورای ئیسلامی لە ئەوڕۆ دروست کردووە، خانەی کاریگەری بۆ دروست کردووە، ئەنجومەنای ئیسلامی دروست کردووە. ئەمانە مانای قەبووە زەوابەت و ئاینامەی بۆ داناوە. هەر کەس دەچێت لەوێ کارەکە دەبێت جمهوری ئیسلامی قبوڵ بێت، شەرط و شروطی وان قبوڵ کە کرێکارێکا چێتە ئەو ناوە عزوە بێت، دەنگی ئێعترازی ئەبڕێت و هەر کارێکە دەبێت لە چوارچێوەی جمهوری ئیسلامی دەبیکە. ئەمە یانی ها ملیۆن کاریگەر لەو نێوە دەحق زیندانی کراوە و ناتوانن نەقشێکی مستەقیان بێت لە پێشبردنی ئێعتراز و هینێکی بەرحەقی خۆیان. دووەم ئەویش ئەمەیە هەر کرێکارێک و هەر خەباتێک سیاسەتێکی خۆی هەیە، ڕوحانی سیاسەتێکی خۆی، ناسیۆنالیستی سیاسەتێکی خۆی هەیە، تەشەکولی خۆی، کۆمۆنیستەکان و کرێکارانیش سیاسەت و تەشەکولی خۆیان هەیە، تەشەکولی مەجموعی عمومی کرێکاری، شورا کرێکارەکان. ئەوەی کە ئێمە دەڵێن کرێکار دەبێت منفعەتی هەر چاو لە منفعەتی گروپی ناو شارەکەی خۆی و ساحەتەکەی خۆی و سندیکاکەی خۆی نەکە، لە عینی حەڵەوە بینێت بێت منفعەتی خۆی وەکو چینێک ببینێ من چینی کرێکارم لە ئێران هەروەی باسم کرد 40 ملیۆنم، ئەم 40 ملیۆن من دوشمنێکمەیە، ئەم دوشمنە نێوی جمهوری ئیسلامیە سەرمایەدارە بە هەموو دەم و دەستگای مەسەوی وانەکە بکەن. ئایا من لەگەڵ ئەم دوشمنم حازرم متحد بم، حازرم دەست بنێمە ناو دەست یەکتری، حازرم بیدەم بە عەرزە زەربەیەکی لێدەم، یا ئەوەی نا ئەوەندە من لاوازم، ئەوەندە ئێعترازی چکۆلە لە ئەکەمدین ڕاهبەرەکەم دەگرن یا فعالینەکەم دەگرن، من مەجبورم ساڵحە بەدوێ فلان فعالی کارگەری لە زیندان ئازاد بکەم. پرۆژە بۆ دانە جمهوری ئیسلامی یا لەم لاوەدێ کۆبوونەوەیەکی نەکەم یەک سەفای سازمانی اطلاعات تەپەدا دەسەرم هەمومان دەگری و ئێمەش بێ ساڵێک خەریکی زیندانی سیاسی ئازاد بایە بێت خەریکم خۆمانە هەمووی بەرحەقە، بەڵام بلاخرە بیر لەمە بکەینەوە ئاخرەکەی کەی ئێمە گاردێک بە وجود دێنین، کەی تەشەکولێکی تودەیی بە وجود دێنین کە ئەم تەشەکولە تودەییە لە ملیۆنها کرێکار عضوی بێت و ئەم تەشەکولە تودەیە ڕەهبەرانێک انتخابەکە کە ئەگەر جمهوری ئیسلامی دەستی بێت بۆ دانەیەکیان گرتی 5 کرێکار نییە ئەعترازەکە یا 10 نەفەر خانەوادەکی نێچێتە بەرزیندا، بەڵکو 1 ملیۆن کرێکار دەڕژێتە خیاڵ، بەڵکو 1 ملیۆن کرێکارە بەفەرز مراکزی متعددی ئێران بە احتساب بکێشێت. ئەو وەختە جمهوری ئیسلامی مستێکە دەبێت دەست دینی جمهوری ئیسلامیدا ناتوانێت فعالینەکەم بگرێت و ناتوانێت ئەم کارش بکات. و دوایەوە هەدەفی من چییە؟ وەکو کرێکار من دەڵم بەداخەوە لە ئێرانە بە هەموو احترامێکە من بۆ فعالین و بۆ فعالیەتێکی کرێکاری کەبوومانە، بەڵام جمهوری ئیسلامی وای لێ کردو احترام و اعتماد بە نەفسی کرێکاری ناوەتە خوارەوە. یان تۆ غەڵەتۆ لێوە کرێت ئەم هەموو بەدبەختەیەکیشی سەرۆت و سەرمانی جامعەت تۆ تەولیدیەکەی، تۆ حەتا ئاخوون بەخێوەکەی، تۆ سپای پاسداران بە پۆلی، تۆ بەڕێچێت، تۆ سەرمایەدار بەخێوەکەی، بەڵام باوجدیمە وایان لە تۆ کردو کە تۆ مەسەڵەن بنیادمێکی لە خوارەوەی لە کۆمەڵگەکەدا ئەرزشت کەمە. ئەم اعتماد بە نەفسی لە تۆ من و توی کرێکار سەردۆکە من نابێ ئەمە قبول بکەم، من نابێ ئەم فەزایە قبول بکەم، دەبێت بۆ خۆم وەکو سیاحەبی جامعەکە حەساب بکەم، وەکو سیاحەبی جامعە دژی بنابەرابەری ژن و پیاو بم، دژی فشاری فەرهەنگی بەسەر لاوان بم، دژی ئێعدام بم، دژی هەموو ئەو شتە ناحەزانێک کە جمهوری ئیسلامی بەسەر کۆمەڵگەیەدا سەپێنێت، دژی ئەمانە بم وەکو کرێکار وەکو فعالی کرێکاری و بێم تەشەکولی کرێکاری خۆم پێک بێنم. ئەم تەشەکولە کرێکاریانە ڕاهبەرانی محکەمی خۆیان هەڵبژێرن. لە تعادلخۆی ئێستادا تا چەندە ئیمکانی هەیە کە تا چەندە دەگونجێ بۆ کرێکاران کە پشت ببەستن بە مەجامەی عمومی و تەشەکولەکان کە بۆ پێشبردنی ئەهدافی خۆیان؟ بەنظری من ممکنە تعادلی قوە بەطوری کولی بەداخەوە دەتوانن بۆ نامساعدە لە نەزەرمانەوە، نامساعدە بە دەلایل متعددە جملەیەکی لەوانەیە کە باسم کرد، ئەو زەعفانەی کە ئێمە حیزبەکەی ئێمە هەیە بووێت، حیزبی ئێمە بووێتی لەم بابەتەوە، یا کەسانی کە خۆیان بە کۆمۆنیستە زان لەم بابەتەوە هەیەتی، یا مشکلاتێک کە فەقر و فەلاکەت و هەمووی ئەمانە بووێتی، بەڵام لە عینی حاڵە جمهوری ئیسلامی وتو ئەم تەناسوبوایشی لە ڕێگای سەرکوب و زەخت و زۆرەوە بەسەر ئێمە و بەسەر چینەکەیمان دەستەپاردووە، بەڵام با وجودی ئەمانە وەختی قبول وانە بەشی هەرە زۆری چینی کرێکار متەنەفرن لە جمهوری ئیسلامی، ئەگەر قبولمانە بەشی هەرە زۆری ژنان لەو کۆمەڵگایەدا قەوانینی ئیسلامی و حەجاب وەمانەیە قبول نییە و بە زۆر بەسەریان دەستەپاردووە، ئەگەر قبولمانە نەسلی جەوان بەتایبەت لە دنیای ئەوڕۆی ئینتەرنێت و دنیای پێشرەفتەدا متوجه هەیە خەڵکێکی دیکە لە وڵاتانی کە چۆن ژیانەکە ئەو لێوێ چۆن ژیانەکە، ئەگەر ئەم نەسلە ملیۆنە جەوانە قبولێتی جمهوری ئیسلامی حکوومەتی ئەو نییە، ئەم خەڵکە دەبێت لە شوێنێک پشت ببەستن بە سیاسەتێکەوە، بە حیزبێکەوە، بە ڕێبازێکەوە کە مربوطە بە ئامانجەکانی خۆیان،
ناکرێت من ئەم ئامانج ئازادی خوازانە بێت بەڵام چاوەڕێی ئەوەم لەناو دژمنەکانی خۆمە کە جمهوری ئیسلامی بێت بە فەرز ئیستکاکی کاتێک کەوتووە بچم لە قەڵەش و ئیستکاکی ئەوانە ئیستفادەکەم بڵم ئەمەیان باشترە لە ڕێگای هەمووکاری خۆم بەربکەشەوە ئەو ممکن نییە کەسێک تا ئێستاوە بیری کردێتەوە من دەوام لێ دوای 33 ساڵ 34 ساڵ لطفاً تەوەجو کە ئەم سیاسەتە و ئەم نەوە ئەڕەوشە نایدی لە شکست خواردووە دژمنەکەمان ئیستفادەی لێ کردووە ئێستا بە ئەو جیان تەناسبی قوایەکە وەسماکە نامساعدە بە نظری من ممکنە بە چەند دەلیل یەکیانەوەی حداقل ئێمە دەرمان بە هەموو ئەو 50 ملیۆن کرێکارێک بگە ئەوی ژەوەیە متوەجه بە حزبێکە جۆرێکی دیکە لەگەڵ لە چەند لە ئەرچەی سیاسەت ئێرە قەزاوەتەکە بەرنامەیە ئێمە ئەم حزبە انتخابکە ئێمە داوخوازی ئەمەوە پێمان وایە کرێکاران لە بەشهای مختلفا دەبێت کارێک بکەن ئەم تەشەکولە توودی تەشەکولە ئێرتەجاعیانی کە بەناوی کرێکار دروستکراوە لە ئێران ئەمانە بە تەواوی بایکۆت کرد هەور بدرێت هیچ کرێکارێک پەزوی ئەمانە نەبێت حتا گە فشاری زۆر لەسەر بێت مەگەر لەوە زۆرتر ئێستا فشار بەسەر خەڵک و کرێکارە لێران بێت دەکرێت زۆر قابل تەسەوەر بێت دەنێت ئەوەن ڕێگای وەیە کە ئەلێ ئەم تەشەکولانە بێسی سوم ئەوەیە کە ئێمە پێمان وانە بێت لە ڕێگای ئەم حکوومەت و نامەنگاری و ئەمانە مناڵەمانە 100% هەموو متفقین بەڵام ئەمان ڕێگای گرنگ و مهمی بردنەکەشی ناوخوازیەکانی خۆمان نییە ڕێگای ئەساسێکەوەیە کرێکاران لە مەحەلی خوانە مەجموعی عمومی کرێکاری پێک بێنن کە مەعموولن لە زۆر جێگا پێک دێ بەڵام ئەم مەجموعی عمومی مانایەوەیە هەر بەخشی لە کارگاکان و کارخانەکان دانیشتن لەسەر مەسەلە و سەرۆشتی کرێکاری قساکەن تەسمیم دەگرن چ بکەن عەلەی کارفەرما چ بکەن عەلەی دەوڵەت چ بکەن لە مۆردی حتا ئیعدامەوە لە مۆردی زەنستیزیمە کە وجودی هەیە چ بکەن لە مۆردی تەبعیزێکی دوو بەرابەر کە بەسەر ژنانی کرێکار لە ئێرانە وجودی هەیە و ئەم مەجموعەی عمومیە منەظەم بێت هەمیشە بڕاتە پێشەوە نمایندگاری خوان هەڵبژێرن شوڕای کرێکاری انتخاب بکەن ئەمە لە هەموو کارخانەکانە بە وجود بێت و سەرنجامەکەی بێن تەشەکولێکی سەراسەری ویجاد بکەین تشکلی سراسری استانی ئازەربایجانی غەربی شەرقی کوردستان ئوستانی بە هەر شکلی خۆیان مناسبە زانن و بەم معنای ئێمە تەشەکولێکی غەیرە دەوڵەتی جمهوری ئیسلامی وانەی تا ئێستا تێت نەکردەوە بەڵام ئەگەر تۆ بڕۆی بەرەو ئەمە ملیۆن ها کرێکار لە تشکلی وای جمهوری ئیسلامی مەجبورە ئەم وەزعیەتە تەحمل بکە لەم حاڵەتەدا بە نەزەری من کرێکاران شانسی پێشبردننی مطالباتی خۆیان لە هەموو سطوح ئیمکان پەزیرترە و بەتایبەت من تاکید دەکەم لەسەر عەرزەی اقتصاد ئەمڕۆ مەسئلەی اقتصاد بێ ئەندازە مهمە بۆ کرێکاری و هەر بەم دەلیلە جمهوری ئیسلامی دقیقاً متوەجه ئەم نقطە زەعفەی تەرچینەکەی ئێمە هەیە کرێکارێک کە برسی بێت کرێکارێک کە دەستمزدی کەمی بەسەرا داسەپێنم حەزرەتن بە هەموو کارێکە یا حداقل ئەنگیزەی اعتراضاتی خۆی ناتوانێت گوستەرش پێ بدات ئەترسێت دەربکرێت ئەترسێت مناڵەکەی لە برسێتیان ببرێت و لەبەرەوەی دژی جمهوری ئیسلامی نابێت حتا ممکنە بێن تەن بدەن بەوەی هەروەک باس کرد تەن بدەن بە بەسیج تەن بدەن بچن ببنە مسلح بن بۆ نیروهای جمهوری ئیسلامی تەن بدەن بە سیاسەتی چوزانم تەلەبە دروستکردن کە جمهوری ئیسلامی پرۆژەیەکی 1 ملیۆن تەلەبە دروستکە تەن بدەن بەم شتانە پێتان وایە دەگەڕێتەوە سەر بۆحرانی اقتصادی کە بە وجود دێ بۆ کرێکاران ئەم شرایطیان بۆ ئەم شرایطە قبوڵ دەکەن ئەم بۆحرانی اقتصادیە بالاخره ئامرێکی جمهوری ئیسلامیە ئامری جمهوری ئیسلامیە و حتا ئەو بە ئیستیلاح ئاڵبوقەی محاسبەی اقتصادیش کە بە ئیستیلاح لە وڵاتانی دەروەشکردووە ئەمەش تەسیری داناوە و جمهوری ئیسلامی سەریەکە هەموو ئەم تەقسیران بخاتەوە محاسبەی اقتصادیە ئەمە درۆیەکی ئەشکرایە پێش محاسبەی اقتصادی وەزی کرێکارە هەروە بوو و ئێستا وڵاتە خراپترە و ئەڵبەتە محاسبەی اقتصادی ئێمە دژین لابشێت مناسبترە بەڵام مشکلەکە ئەساسەکەی دەگەڕێتەوە ئێران سەروەتمەندە وڵاتێکی بێ ئەندازە سەروەتمەندە و جمهوری ئیسلامی حکوومەتێکی تەواو عەیاری سەرمایەداری لە ئێران ئاگاهانە ئەوان نەقشە ئەکێشن کە ئەم فەقرە بۆ کرێکار بێت و ئاگاهانە لە ڕێگای ئەم فەقرەوە جمهوری ئیسلامی سەروەتمەندتر بووە حتا بەشی لە دەستگاهی جمهوری ئیسلامی ئێستا بەشێکی عومدەی اقتصادی ئێران لە بە اختیارێتی یا جمهوری سوپای پاسداران دەنێت جمهوری ئیسلامی دەیقەن ئەم کارە ئەکەوەی مش متوەجه بین کە ئەمە نقطە زەعفمانە بەڵام تەنیا زەعفێکە کە جمهوری ئیسلامی ئێمە وا لێ کردو لە موقعیەتە پایەندەستا قەرار بگرین لەبارەی اقتصادیەوە خۆ ئێمەش تەنیا چارەیەکمانەوەیە اعتراضی متشکل و یەکگرتو بکەین دژ بەم وەزعیەتە چۆن قابلی تەحملە ئێستا لەم وەزعیەتەدا تۆ کارەکەی 2 مانگ و 3 مانگ و 8 مانگ و 20 مانگ حتا ئەو دەستمزدە ناچیزە کە پولی کرێماڵی
یەک خانەوەدی کرێکاری ناکە 480,000 تومان لەم وەزعەتی لە ئێرانە تازە چۆن بەمەنابێ ئەفراز بکەین چۆن دەبێت ئەمە قبول بکەین کارێکە ئەوڕۆ اتفاقا ئەم دەوڵەتی پوچەی ڕۆحانی کاتۆتە سەرکار کرێکاران دەتوانن بەدەستی بگرن ئەڵێ ڕۆحانی ئەگەر تۆ کە درۆکەی بەڵام ئەگەر دەوڵەتی اعتدالت دەوێت ئەگەر وەزیری کارە دروست کردووە دەتوێت بە وەزیرەتی پاشێتی کاریگەری بێت بە هۆق قەبازی ناکەی ئەوەڵی کارە دەوێت ئەم قەرارداد و دەستمۆزی ساڵی 92 کە بریتەوە ئەمە باتڵکە و پوچە کرێکاران ناتوانن بەم دەستمۆزدەی کە لە مەجلیس شورای ئیسلامی دەوڵەتەکەی تۆ بڕیوێتەوە وە کرێکارانی ئێران محکومن بە ئەم دەستمۆزدە پایانە ئەمە زندگی ئێمە نییە ئەمە دەبێت فەشەڵ بێتەوە کرێکاران حەقی خۆیانە حد ئەقەلێک کە دەستمۆزدەبێ ئێستا وەریگرێت لە ئێران بۆی خانەدی کاریگەری زندگی بکە 1 ملیۆن تا 2 ملیۆن تومانە 480,000 تومان هەر سیاسەتێکە کە بۆی وەزیری کرێکاران خەڵ موقعیت بکە دەنگی ئەترازیان ببرن ئەگەر ئەترازش کرد کارە اعتصاب پێکەوە شتانی جمهوری ئیسلامی وە سەرمایەدار لە اعتصابی کرێکاری اعتصاب معناکەی خۆ بالاخره تۆ اعتصابەکەی دەستمزد وەرناگریت دەست لە کارێک کێشیوە کرێکارێک لە موقعیت اقتصادی وا بێت 1 مانگی اعتصابکە و 1 مانگی 480,000 تومان وەرنەگرێت خب معلومه پشتیش که معلومه خانواده که بسیاری هست و جمهوری اسلامی شاهدی امروز سرمایه‌دار و کارفرمای ایران از آن موقعیت مکرر پیشرفت و با حول دن سوء استفاده از مسئله کن وقت موقعیتی که کار زور خرابتر کنه. پرسیاری دیکەمەوەی کە سریەک لە ئەفراتن وەکو ڕاهبەرانی کرێکاری سرێکی معدودن کە وەکو بەڕێوەبەری ئەو جنبشانە هەن پێتان وایە وەزایفی ئەسلی و وەزایفی کە لەسەر شانیانە ئەو وەکو ڕاهبەرانی کرێکاری دەبێ بیکەن چییە پێتان وایە؟ بە نظری من دوشمنەکە خۆیان باشتر بناس لە منە پرسی ئەمەیە من وەختی فعالیەتی سیاسی یەکەم فعالیەتی کرێکاری یەکەم ئەوەڵین شاخص بۆ ڕادیکالبوونی من بۆ ئەوەی کە بتوانم بە نەتیجەیە بگەم ئەو قەتاری سواری بزانم بەرەو کوێیە ئەگەر من لێم معلوم بێت جمهوری ئیسلامی دوشمنی سەرەکی چینی کرێکار هەموو تەرفەند و سیاسەتەکانی بۆ ئەوەیە چینی کرێکار هەروە لە موقعیتی خراپەران بگرێت ئیتر لە وەختە وەکو ڕاهبەرێکی کرێکاری وەکو فعالێکی کرێکاری ئەم ئوفۆقە دەبینم محدود نگەر نیم بزانم ئەرێ لە ئەو شوەری من کارەکەم فقط بۆەوە مەشغوڵم هەموو زندگی کرێکاری بۆەوە مەشغوڵە و ئەو ژێبینی بە نەتیجە ناگا 20 ساڵ 10 ساڵ حەوڵەدە مەسەڵەن 20 نەفەر پێکەوانێ ئەوە خراپە هیچ مشکلێکم نییە لەبەری بەڵام ڕاهبەرێکی جدی کرێکاری بە کولی ئوفۆقەکە ببینێ وتم دشمنەکەی خۆی دەسێ دەیناسێت بە معنای واقعی کەلیمە دەیناسێت وەختی وایە ئەوە باسمان کرد هەموو جەناحی جمهوری ئیسلامی بۆ یەک شتن دشمنێکی مشتەرەکە ئەمە ئەم ئوفۆقە مشتەرەکە و ئەم دشمنە مشتەرەکە ناسینا ئەوژێ حەولدا منفعەتی هەموو کرێکاران نوێنەرایەتی بکە متوەجه بێ کرێکاران لە ئێران یەک چینن یەک تەبەقەن 100 اختلافیشی تێدا بێ بە واقعیەتە گرایشاتی جۆرە و جۆرێ من باس لەسەر ئەم فعالی کرێکاری ناکەم کە گرایش ئوفقێکی کۆمونیستیانەیە تۆ فعالی کرێکاری دەکرێت زۆر زەحمەت پێشێت زۆر هەڵسوورەت بەڵام فعالێکی سرفی سەندیکایی بێ فعالێکی ڕۆفۆرمیست بێ ئەم فعالە مطلقا ناتوانێت تەبەقی کرێکار لە ئێران بەرەو ئوفقێکی ڕۆشن بەرەو شەڕێکی مان و نەمان و بەرەو سەرکەوتنی ئەلی جمهوری ئیسلامی بەرێت فعالنێکی کرێکاری کە ئەمە ئوفقە ڕۆشنەیانەیە و ئەم جەهەتەیە تەعقیبەکان ئەوە خەیتە کردەوەیان فەرقەکە ناچن هەموو زندگیان بەرەو کارهای محدود و سندیکا و کاری ڕۆفۆرمیستی و نامەنووسین بۆ ئەو ئیدارەی دەوڵەتی ئەمانەکە دیێندا ئەیشە ئەساسی مشکلەکە حەلەکە ئەساسی مشکلەکە متحدکردنی کرێکارانی وەسیلە ئابعادی سەدان و ملیۆنی دروستکردنی تەشەکولایی تودەیی و محکەمی کرێکاریە زندگیان بۆ ئەمەدانە و نوێنەرایەتیکردنی سیاسەتێکی کۆمونیستی ئوفقێکی ڕۆشنی کۆمونیستی لەناو کرێکارە دەنا زۆر جار تۆ دەکرێت تەشەکولی 7 ملیۆنی کرێکاریش بە وجود بێنی بەڵام بەڕاستی تەشەکولی نەبێت کە حتا نوێنەرایەتی هەدەفی کرێکاری بکە ئەم فعالیەتی کرێکاری ڕاستە ئێمە بۆ وەرگرتنی دەستمۆزمان حەقی خۆمانە و دەبێ مبارزە بکەین و دفاعی لێکەین و بەشێک لە پرۆژە و سیاسەتی و حیزبەیە بەشە ڕاستە دەبێت ئەم تەشەکل پێبێنین و مەجموعی ئەو پێبێنین شوڕای کرێکاری پێبێنین ئەمە بەشێک لە سیاسەتی پایەی ئێمەیە بەڵام هەموو ئێمە ناکە بۆ چیەکەین ئێمە بۆ من ناکەین کە بڕێک زندگیمان خۆش دەبێت
سی ساڵ کاراکەین ئاخری لە شوێنێک ئێمە دەبێت لێ بدەین دەبێت لە جمهوری ئیسلامی لێ بدەین جمهوری ئیسلامی بڕو خێر ئەگەر ئەوە هەدەفمانە بە نظر من فعالیتی کاریگەری جۆرێکی دیکە خۆ سازمانێت جۆرێکی دیکە تەشەکوڵ پێ بدەین جۆرێکی دیکە ئامانج سیاسەتی انتخابەکە هەموو جمهوری ئیسلامی و هەموو حیزبە ڕۆفڕۆمیستەکان و هەموو فعالێکی کرێکاری بە ئیستیلا ساندیکالیستیەوەانە هەوڵ بدەن کرێکار لە سیاسەت دوورخەنەوە لە تەحەزب دوورخەنەوە جمهوری ئیسلامی هەروەکە بە شکلی خۆی ئێمە دەڵێن دروست پێچەوانەکەی دەبێت بکەین کرێکار بە ئیتحادی بە سیاسی بوونی و بە تەحەزبی کۆمونیستی ئەتوانێت بە نەتیجە بکات ئەگەر تا ئێستا نەگەیشتوین چه خەتای حیزبی ئێمە بێت چه سیاسەتی ئێمە نەیپێکا بێت چه هەر شتێکی دیکە بە نەزەری من جمهوری ئیسلامی لەم خەلەعە گەورەیە سوی گەورەترین ئیستفادەی خۆی کردووە لەمە پرسی ئەوەڵین وەزیفەی فعالی کرێکاری هەر کرێکارێکی کۆمونیست ئەوەی ئەم خەلەعانە ببینێت دژمنی خۆی بناسێت تەشەکوڵ پێک بێنێ حیزبی سیاسی انتخاب بکە کۆمونیست بێت ئۆفقی کۆمونیستی نمایندگی بکە ئەگەر ئەمە بکە مەلێوانێکی چاکە توانێت پەڕەتە ئۆبەری ئاواکە دەنا ئەگەر ئەم کارە نەکا لە وەسەتی ڕێگا کەسی دیکە دەیبە غەرقە بێت بۆ بە نەتیجە ناکات ئەمە من پێمان بێت مهمترین وەزیفەیەتی و بەتێبێت لەم دەورەی ئەخیر پێم متوەجی بین شۆخی نییە داستانی ڕوحانی کە باسمان کرا بەسەرکە ئەمە خەڵکێکی زۆر حتا چاپ حتا بەشێک لە فعالینی کرێکاری حتا بەشێک لەوەی کە خۆیان ئۆپۆزیسیۆن نەزانن هەمووی ئەمانە ڕۆشتن کەوتنە پشت پرۆژەی ڕوحانی و ڕەفسەنجانیەوە ئەمە تەناسوبی قووە ئەگە بە دەرەجەیەک ئالی جمهوری ئیسلامی بەنەفعی جمهوری ئیسلامی تەواو معنای ئەمەیە جمهوری ئیسلامی بردیەوە لە بابەتەوە ئێمە دەڵێن ئەم وەزیفە تەواوکەینەوە دەبێت ئەم وەرەقە وەرگێڕێت دەبێت کرێکاران ممکنە کرێکارە لە تاران لە سنە لە فڵان جێگا دانیشتون نەڵە بەرگ بەر جمهوری ئیسلامی بەڵام وەکو سیاسەت وەکو ئۆفۆ ئەتوانێت عەرە پەرچەمە نمایندگی بکە سیاسەتی نەمانی جمهوری ئیسلامی نمایندگی بکە ئەوەڵین کارێکیش کە دەوێت بکەین ژەوەی کولی پرۆژەی ڕوحانی بکەینە سەر بەڵقی سەر ئاو ئەمە پوچە ڕوحانی خۆی بنیادمێکی هیچ و پوچە بنیادی جمهوری ئیسلامیە مەسئولی ئەمنیەتی شورای ئەمنیەتی جمهوری ئیسلامی بوو ئەوەی لە ئێستا دەوڵەتەکەیەتی خۆشی دەبێت تەواوی ئەمانە جوزی ئازای سپای پاسداران جوزی شکنجەگەران بوو کەسی تێدایە ساڵی 18 تیری 78 جوزی ئەو کەسانە بوو کە دانیشتویانی کشتووە خەڵکی دیکەی کشتووە خۆیان بەناو شاگەری ئەمە کابینەیە دەوڵەتەیە و ئەم دەوڵەتە دەوڵەتێکی ئەمنیەتی دروست کردووە بۆ دفاع لە جمهوری ئیسلامی بۆ هێشتنەوەی جمهوری ئیسلامی و بۆ هێشتنەوەی جمهوری ئیسلامی ئەوڵین هێزێک لە منە پرسی جمهوری ئیسلامی لە ئەمریکا یا لە شەڕ یا لە ملالە ئیسرائیل زۆر کەمترە ترسێت تا کرێکارە ناوخۆیان اتفاقا بعض الشرع كجمهورية إسلامية أمريكا إسرائيل بيبل فرشة تقايدك أما بنفع إيتي كذا تبليغات وتأستك بها تبليغات جندي ودشمن حملة من بيكا وكذا حقيقي اعتراضيني وهكذا اعتراضي قال إبادي كوجيني خذ زندان أما بجوري نعمته بهشت أبدا نعمته بجمهورية إسلامية طبعا بوتشيني كيكاري متحد بو تصويري كمان باسك جمهورية إسلامية دقيقا خطأي أصلي كلي رابي خطأي خوي لم أما أبينه چینی کرێکار چیەکە ژنانی ئازادیخواست چیەکە لەوان چیەکە ئەمانە چوارچێوەیەکن کە ئێمە دەبێت بیبینین پرۆژەی ڕوحانی خۆساکەینەوە هیچ ئینتزارێکمان نەبێت لە ئەم دەوڵەتە جەدیدە حتما خواستێکی ئەمە تەمینەکە ئەم تەوەهومە مطلقاً سەمە هەر کرێکار و فعالی کرێکاریە چونی تەوەهومێکی بێ بە ڕوحانی بە دەوڵەتی بێبارە جەناحێکی جمهوری ئیسلامی خۆدکوشیە بۆ تەبەقەکەی بۆ شخصی خۆی وەکو فعالی کرێکاری بۆ تەشەکلێکە عزوێتی بەیەکاری بۆ دەتوانێت دوای ئەم چەند مانگە خەڵک تەکانێکی خواردە و زانی کە ئەو کەسانی کە پێیان وا بوو ڕوحانیت توانێت شتێکیان بۆ بکایە دەتوانێت نقطە ئومیدێک بێ بۆیان پێدوانێت هەڵگەڕاوەتەوە وا بیر ناکەنەوە زين شو لا بشي لخلق وقت باسي خلق كان خلق حول منفعتي كيمياء بشي كيما يكرر أنا باس ما كنت بلان خلق كان واقع منفعتي أنا جمهوري إسلامي ده كسر ما يجزاريه كابول بدأ زد جنبشي دوي خورج جدا لو كسانة أنا كسانة بشي زوري أمانة أنا خلقي كذي كب بود لأنني كبول باس ما كنت توهم يبغى رجال وشار بويا بوي باسكي مول خارجي أم مشكلات أنا به بنظري من أمانة هرسنا بشي ما بونا توا بەڵام ڕێگای ئەوەی کە خەڵک جارێکی دیکە ئیشتبانەکە ئەویش ئەوەیە ئالتەرناتیڤێک بێتە مەیدان ئەم ئالتەرناتیڤە حیزبێکی کۆمۆنیستی لەنەوەی ئێمەیە ڕوز بکات ئەم ئالتەرناتیڤە ئەوەیە ئێران و جامعەی کوردستان و جامعەی ئێران شاهدی ڕووجی تەشەکولای قودرەتمەندی کرێکاری بن کە ئەعتساب دەکەن کە ئەعتراض دەکەن کە دەنگیان دەڕوا کە دنیا باسی دەکات وەختی ئەمەیەتر خەڵکی متەوەهم هزاره ببینه با خود فکری که قریب روشی کردوه
پەرچەمەکەی وەرزەوە کردووە سەری دیارە دەنگی دیارە ڕاهبەرانی دیارە وەختی وتی مەیکرد نایکرد ئەو خەڵکی تر جوابی فقط پرۆپاگەندی جمهوری ئیسلامی و مزگەوت و تەبلیغاتەکەی و دار و دەستە و نۆکەر و مەزدورەکانی کە چەڵکا و قڕی دەستی جمهوری ئیسلامی تەبلیغاتی ئەوانە فقط تاسیریان لێ ناکات ڕێگاکەی ئەمەیە بە نەزەری من خەڵک ئەمجارش متوەجێ بکەی شباکە بەڵام زەمانەتێک نییە بۆ تکراری ئەوەی کە ئەمە ناکات تەنیا زەمانەتەکەی ئەم تەحوڵاتەیە کە لەناو جومشەکەی ئێمەدا پێک بێ لەناو حیزبی ئێمەدا پێک بێ لەم ئوفقەیە کە ئێمە پێک بێن ئێمە دەبێت ئالتەرناتیوێک بۆ وجود بێنین واقعاً پەرچەم و ئالتەرناتیوی سەرنەبوونی جمهوری ئیسلامی بێت و ئەم ئومێدە لە خەڵکا پێک بێت جمهوری ئیسلامی ڕۆی حکوومەتێکی پیسر لە جمهوری ئیسلامی نایەتە سەرکار جمهوری ئیسلامی ڕۆی شەڕێکە ئێستا لە سووریا پێکهاتووە ئەمە ناکێشێتە ناو ئێرە ئەمە وەحشەت ناکات خەڵک حەقیانە لەمە بترسن بەڵام ئەو کەسی کە لەمە ئەترسێت دەبێت بگەڕێ ئالتەرناتیوێک حیزبێک کە دەیەوێت هیچ کام لەم سناریۆیانە لە ئێرانە ڕوو نەدا بەڵام بە عینی حاڵەت جمهوری ئیسلامی دەبێت سەرنگون کورێەوە ساغە لەسەر ڕووخاندنی حکوومەتی ئیسلامی هیچ تەواوێکی قەت نەبووە لە دەوری ئەم سیاسەت بوو حیزب کۆبن ببن بە ئەندامی ببن بە عزوی لە تەشەکولی کاریگەریە کاری بکەن ئەوەی لە گاردی ئازادی هەیە جێگاری ئازادیە کار بکەن فعالینی ژنان تەشەکولی ژنانی خۆیان پێک بێنن یەک مجموعەی وەسیع لە فعالیتێکی سیاسی و اجتماعی کرێکاری مەدەنی دەبێت پێک بێ لەژێر ئاڵۆ پەرچەمێکە کە بەنێوی کۆمونیزمی کاریگەری و حیزبی حکومەتیست لە ئێرانە 33 ساڵ 34 ساڵ نمایندگیەکە ئەمە تەنیا ڕێگایە کە بە نەزەری من ئەتوانێت جوڵامی و پشتیاری ئەوەش بێ خەڵکی کە پەشیمان بوونەتەوە جارێکی دیکە دوژنەوی اجتماعی نەبێت ئومێد ببەسن بە پەرچەمێکی دیکە بە ئالتەرناتیوێکی دیکە کە من بۆ خۆم شخصا خۆشببینم بمە من شخصا بۆ خۆم خۆشببینمەوە پێم وابێ حیزبی ئێمە تەکانێکی زۆرتر دەبێت بخوا بەرەو تەئمینی ئەم ئایندەیە ئەم ئوفقات پەرچەمی سەرنگونی جمهوری ئیسلامی و انتظاری جوێ فعالینی کرێکاری بێن بە دەوری سیاسەتایی ئەم حیزبە کۆبنەوە ئەم پەرچەمە بەدەستەوە بگرە ژنان هەروە و کولەن کارێ بکەین فەزایەکی ئازادی خوازانە میلیتاند ڕادیکال و ناوتر بە جمهوری ئیسلامی و ئەوەی کە پێی دەوترێت بە ئیسلاح جنبشی سەرنەبوون جمهوری ئیسلامی و هەم جمهوری ئیسلامی و هەم ئۆپۆزیسیۆنی کۆرەپەرستی جمهوری ئیسلامی حەولە دەبی خەنە حاشیەوە نێڵێت ئەوە کرد حاشیەوە بەڵکو جارێکی دیکەم چەقە بژێڕینەوە و جمهوری ئیسلامی ئەو ترسێک کە لێ هەیە زۆرتر لەگەڵ ترسە ڕووبەڕوویکە ترسی ڕووخاندنی لە ڕێگای ئوروجی ئەم حرکەتە ئێعترازیانەوە کە بە نەزەری من لە سەرەوەی ئەمانە ترکیەکارانێکی متشکل قدرەتمەند بە ئوفقی کۆمونیستیەوە و لەگەڵ حیزبێکی کۆمونیستی ئەمە تەنیا زەمانەتێکە کە دەتوانێت تەحوڵاتی ئایندەی ئێران و ئەم حتام تەناسب قوانە مساعدێکی ئێستاە بیچەخێنی کە تەناسب قوایەکی مساعدتر بۆ پێشبردنی باقی مبارزەکان. زۆر سپاس سەلامزی جوۆکە وەختی خۆتان لە اختیاری مەدانەوە لە بەرنامەکەی مەدا شرکتتان کرد. سپاس بۆیەوە بینەرانی عەزیز و خۆشەویست دەگەڕێنەوە بۆلاتان.